قسە لەسەر بابەتێکی تەندروستیەکەین و بابەتی تەندروستی ئەمڕۆمان پەیوەندی بە خانمانی دووگیانەوە هەیە. باز لە پاراستن و تەندروستی خانمانی دووگیانەکەین بە تایبەتر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. با بزانین خانمانی دووگیان لە چه قۆناغێکە ئەتوانن بۆ نمونە بە ڕۆژوو بن یاخود لە هیچ قۆناغێکی دووگیانە بە ڕۆژوو نابێبن بۆ ئەوەی کە تەندروستی کۆرپەکەیان پارێزرێت یاخود چ بابەتێکەیە کە زیان بە تەندروستی هەم خانمەکە هەم کۆرپەکە بگەێنێت بە وردی لەسەر تەندروستی خانمانی دووگیان گفتوگۆیەکی چرۆپڕەکەین بێ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم زەنگەنە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکی و چاندنی بلورین. ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە فەرموو دکتۆرە بیتە ئێرە. سلااو لەبێ بانی باش دکتۆرە سلااو لێ بەخێراتی جالانە بەر لێ بچینە لای بابەتەکەم ئەمزانین دکتۆرە لە بەرەوەی بەردەوام سەرقاڵە و وەکو پزیشکێک لەگە خانمانە زانینە مانگی ڕەمەزانی چۆن بەڕێ کرد و لەگەڵ کارەکەی خۆیان و چۆن ئامادەکاریەکە بۆ جەشت چکە بابەتەکەمان تۆزی بەر لێ بچینە لای تەندروستیەکە. ئەمادەکاری من هەر ئەم جەژنە وەکو جەژنی پار بە ناخۆشە بێت و زۆر تێکەڵاویمان نابێت کێشەکەی ئەو هەماشی ژێمە هەر بدای من بە خانمانی شەڵین چونکە خانمان بە تایبەتی خانمانی دووگیان زۆر زۆر گرنگە بۆیان کە تووشی ئەم نەخۆشیە نەبن لەم کاتەدا زۆر گرنگە لەبەرەوەی دوورکەوتنەوە و هیوادانی کە ساڵی داهاتوو و جژنی داهاتواتە بە جژنی گەورەشە لە قوربانیشە بتوانین ئێمە تێکەڵاوێکمان ببێت چێمە بەڕاستی میلەتێکی ناتوانین تێکەڵەوە نەبی کۆمەڵاتیمان زۆر خۆشە و جژنەکەشمان زۆر زۆر پێخۆشە لە هەموو بۆنەکان جژنی ڕەمەزان و قوربان خۆشترین چکە زیاتر بۆ ئێمە وەکو دکتۆری ینی هیچ مابەی کووامان نییە لەو سێ چوار ڕۆژە زیاتر ئێمە ئەتوانین تێکەڵاویمان هەبێ سێ جژنە نەمانتوانێت تێکەڵاویش بین. ڕاستە دەستە خۆش بە دکتۆرەگیان سەرەتا سوپاس دەکەم بۆ ئامادەبوون بە حکمەوەی کە دکتۆرە بەڕێزەکان ڕەنگە زۆر کات بەیانیان سەرقاڵی نەشتەرگەری ئەو بابەتانە بن لەگەڵ ئەوە شاکە تۆش ئەمڕۆ نەشتەرگەری هەبوو بەڵام هەردڵی ئێمە نشکان هاتی بۆ پرۆگرامەکە بە خێر سەر چاوان دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان با لە تەندروستی خانمانی دووگیانەوە دەست پێ بکەین. خانمی دووگیان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئێستا هەفتەیەکی ماوە چۆن تەندروستی خۆی و کۆرپەکەی پارێزێ ئاساییەکە بە ڕۆژوو بێ لە مانگە یاخودنا خۆی هەر لە سەرەت هەیە ڕەمەزانە ئێمە و خانمانەی کە پیان ئەڵێن خانم هەیە ئەتوانێ خۆی کاتی ڕەمەزان و ئەو کاتی کە تیایەتی ئێستا ئێمە بەرەو زیاتر بەرەو بەهار هاتوین بەزە پێشتر لە مانگەکانی زۆر زۆر گرم بوو بۆ خانمان لە سەرەتایە هەموو خانوێ سێ مانگی یەکەمی زۆر زۆر گرنگە کە زیاتر ئاو بخوا زیاتر شلەمەنی بخوا تەندروست بێ خواردنی باش بێ ئەو خانمانە خۆیان لە سێ مانگی یەکەمە زۆربەی خانمان دێکەڵاتینیان هەیە کەم شتە خۆن زۆری وان هەیە زۆر زۆر ئەڕشێنەوانی یعنی تەنانەت چەند جار لە خەستەخانە داخڵەکرێن و مغەزیان بۆ هەڵاوازرێ لەبەرەوە لە سێ مانگی یەکەم زۆر گرنگە ئەو خانمە بە ڕۆژوو نەبێت باشترە بەس بۆ زۆر بەدەگمەن کە بتوانین بڵین بۆی هەیە بە ڕۆژوو بێ کە وەزای زۆر زۆر باشە ئەویش لە کاتێکە کە ڕۆژەکە زۆر درێژ نەبێ بۆ بە ڕۆژوو ئەنی کاتێکی هەبێ چکە گورچی لە سێ سەعات جارێکە ئیتر بەتاڵی ئەکاتوانێ ئەو ئاوا کە لە خوێنتایە ئێمە کاتی وهەیە 16 ساعت ناتوان هیچ بخۆی 16 ساعت شلەمەنی ناچێتە گیانەوە لەبەرەوەی ئەتا خوێنیش خست ئەبێتەوە یعنی زیاتر هەستەکەی جوڵەی خوێنیش بۆ شێوازە نابێت کە تۆ دائیمەن شلەمەنی بخۆی لەبەروی گرنگە بە تایبەتی سێمانگی یەکەم. زۆر باشە دکتۆر بەپێی زانستی تەندروستی لە مانگی ڕەمەزانە گۆڕانکاری زۆر لە جەستەیان ڕوایە چونکە لەبەرەوەی تۆ لەو دوانزە مانگەیە مانگێک بە تەنیات ماوەی چەند کاتژمێرێک تۆ لە خواردن و خواردنەوەکان دوورەکەی تۆ بە تایبەتی ئێستا کە کەش و هاواکە بەرەو گەرم بوونەڕوە لەوانەیە وشک بوونەوە زیاتر ڕووبان نەک بۆ هەر بۆ خانمی دووگیان لەوانەیە بۆ کۆمەڵی نەخۆشیەکانی تریش لەوانەیە زۆر کەس پێویست پێکە بە ڕۆژوو نەبێت بەڵام بۆ خانمی دووگیان لەوانەیە ئەو گۆڕانکاریە کە لە جەستەیان ڕوایە و هەڵگری کۆرپەیەەکە ئێوە وەکو پزیشکەکان چۆن ڕێنماییانێنێ پێش ئەوە چۆن پێویستە پشکنین کە ئایا ئەم خانمە پێویستە بە ڕۆژوو بێت یاخۆ پێویست نییە بە ڕۆژوو بێت. بۆ پشکنین ئێمە خانمە پشکنینیان بۆ بکەین پشکنینی خوێن لە 3 جار بە 4 جار لە سەرەتای دووگیانیەوە بۆ یەکەین بەس هەر لەگەڵ ئەوەی کە گەرم بێت نابێ و خانمە بە ڕۆژوو بێت دائیمەن هەتا بۆ ڕەمەزانیشدا بۆ ڕۆژانی تریش ئێمە بە خانمان ئەڵێن
تکایە شلمەنی ئەو زۆر خۆنەوانێ گورچیلەکانتان بە باش ئیشکە چونکە کە دووگیانەکەی گەورە ئەبێ ئەو زەختی کە لە ڕەحمێ مناڵەکەی کۆرپەرەکە زەختە کاتە سەر هەردوو گورچیلەکەی پاڵی پێوە ئەنیە زۆر خانم هەیە گورچیلەکانی زۆرە ئاوسێن لە حەوتمانگیەوە تا کونۆمانگی گورچیلەکانی ئاوسێن زۆر جار هەبووە خانمان پێویست بۆ ئێمە قەستەرەی بۆ بکەین ینی کاتیتەرێکی بۆ دامنی لە گورچیلەکانی هەتاکو دووگیانەکەی تەواو ئەوکە و مناڵەکەی ئەبێت لەبەر خۆی لە خۆیە دووگیانەکە زەختێکی زۆر لەسەر گورچیلە ئەکات جۆڵەی مناڵەکە خوێن بۆ مناڵەکە بێتاقەتی ژنەکە نەخواردنی ئەوە هەمووی گرنگە بەڕاستی ینی مانگی ڕەمەزان مانگی زۆر زۆر پیرۆزە و هەمومان پابندی بۆ مانگەوە بەس تکایە بۆ ئەوانە بە تایبەتی هیچکە دوو گیانە ینی زۆر جان پێی ئەڵێم بۆ ینی بازێکیان کە نابێ بە هیچ ناوەک ئەم تۆ خۆت بە ڕۆژوەکەی بز مناڵەکەی سکە بۆچی بە ڕۆژوەکەی یعنی ئەو مناڵک کەمتر خواردنی بۆچێ ینی ئەو خانمە ئەتوانێت لە کاتێکی ترە ڕۆژەکەی خۆی بگرێتەوە بە زۆر زۆر گرنگە بە تایبەتی لە ڕۆژانی گەرمە زۆر گرنگە کە ئاوێکی زۆر زۆر بخواتەوە زۆر باشە دکتۆر ئەو خانمانی کە کەمی بۆ نمونە ڕێژەی خوێنیان هەیە خودت ئەوی کەمی ڤیتامینەکانیان هەیە ڕەنگە زۆر کات لە ڕێگەی چەند دەرمانێکەوە کە بەڕێستان بۆ خانمەکەی نووسم بەکاری بێنێت ڕۆژانە ئەو خانمانە ئاسایی ئەو کاتانە بە ڕۆژوو بم بڵە قەیچێکە دەرمانەکان لە دوای بەربانگ و پارشێوە بۆ نمونە بەکارهێنم ئەم بابەتانە چۆنە ئەگەر ئەو خانمە لە ڕێی پزیشکی خۆی ڕێی پێدراوە بێت کە بتوانێت ڕۆژوو بگرێ کێشەنی ئەگەر لە پارشێ و بەربانگە زۆربەی خانمان خۆی ئەگەر حەبێک ینی بەتەمای بەکاری بێن لە 3 جار لە 2 جار زیاتر بێ ئەو خانمە بۆی نییە بە ڕۆژوو بێت بەس ئەگەر لە 2 جارە بێ کێشەنی ئەگە پارشێ و بەربانگ بەکاری بێنێ ئاوێکی زۆریش بخواتەوە هەچەنە من هەر ئەڵێمەوە تکایە خانمی دووگیان ینی من لەو ژیانەی کە خۆم کە چەند ساڵە پزیشکم کە بەرچاوم کەوتۆ لە دوای ڕەمەزان و چەند کێشە بۆ خانمە دروست بووە تەنانەت هەبوو بۆ بەهۆی بەردینی کۆرپەلەکەی لە ناوسکیە لە بارچوون بێتاقەتی کۆرپەلە بێتاقەتی خانمەکە زۆر زۆر شت ڕۆیاوە اینجا تکایە ئەوەی کە ڕێی پێ نەدراوە باشترە هەموو قۆناغەکانی دووگیانی ئەگەری ئەم بابەتانە هەیە لە هەموو قۆناغەکانە هەر قۆناغی تایبەتێکی خۆی هەیە 3 مانگی یەکەمی ئەو خانمە خۆی هیچی پێ ناخورێ بێت بە ڕۆژوش بە یەکجار زۆر جارێن بەڵێن بەخۆی ئەمە هیچ ناخۆین بۆ بە ڕۆژوو نەبی بەس دەتێکەڵاتنەکە و خواردنی ئێمە کە هیچ چیز نەخوا پێ نەبێت تۆ شلەمەنی هەر بخۆی چکە ئەو خوێنە بابێ بسوڕێ دڵە بۆ دڵە و بۆ گورچیلەکە بۆ گورچیلەکانە دکتۆرە ڕەنگە زۆر کەس هەبێ یاخود زۆر خانم هەبێ بڵێ خۆ من هیچ کێشەیەکم نییە شکور کۆرپەکەی ناوسکم تەندروستە هەمیشەکە چون بۆ لای فزیشکەکان و توانە کۆرپەیەکی زۆر تەندروستە کێشەی نیە قەیچێکە خۆشم بۆ نمونە نۆرماڵم هیچ کێشەیەکم نیە قەیچێکە بە ڕۆژوو بم ئەم خانمانە ئەبێ لە خوانە بۆ نمونە بڕیاری ئەوە بن کە بە ڕۆژوو بن نەخێر ئەوە فزیشکە ئەبێت ڕێنماییان کات بڵێ تۆ ئاساییە بە ڕۆژوو بی بەڵام بەم شێوازانە تەندروستی خۆت و کۆرپەرەکەشە دەپارێزێت بێ سەردانی پزیشکی خۆی بکاتەوە ڕێی پێدا بازێکەیە باشن تەنانەت دوایشان ئەوە تا بە ڕۆژوش بوون هیچیش ڕووی نییە ئەمەش تێک نییە مەرجی بێ ڕووبە بەس کە تۆ لە چەند خانمێکە ئەو نەمانگە ئەو مناڵی هەڵگرد و دوای ئەوە بێت مناڵەکە لە سکەشتێکی لێ بێت ویان بازی جارێکێتە سەرژانێکی پێشوەختە و گوچیلەکانی ئازایەتی ئەگا و تووشی خەستی خوێنێ بێت ئەنی پێویست ناکە وەختی تر هەیە ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێتەوە زۆر باشە دکتۆرە زۆر کات ئەو خانمە لەوانەیە هیچ گرفتێکی نەبێ و سەردانی پزیشکیش ناکە و بە ڕۆژوش بێت بەڵام دوجار لە دوای ئەوەی کە کۆرپەکە لە دایکە بێت زۆر لەوانەیە ئەو کۆرپەیەکەم و کوڕیەک لە جەستەیە یاخود لە ئەندامێکیا دروست بێت چکات وەکو بەڕێزت ئاماژە و پێیا ئەو منداڵە بەردەوام پێویستی بەوەیە لە ڕێی دایکەکەەوە وزە و خۆراک و پێداویستەکان وەربگرێ ئەم دیاردانە تا چەند لای ئەو ڕنگدانەوەی هەمان ئەو دیاردانەمان زۆرە باسێک هەر سەردانیش ناکەن بەبێ ڕۆژوشیان ئەوە زۆر چۆن چەند حەبێک هەیە چەند ڤیتامینێک هەیە نقسەکەی زۆر زۆر گرنگە ئێمە بیزانین چەند نەخۆشیەکە بێمە بیزانین دایک هەیە ئەگای لێنێ کە غودەی تەمەڵە ئەوەی تەسیرە کاتە سەر مناڵەکەی زۆر هەیە غودەکەی زۆر ئەڕژێت و ئاگای لێنێ مناڵەکەی وەختە کێشەی بۆ دروستە بێ تەنانەت لە شکلی مناڵەکەش و لە غودەی مناڵەکە و زۆر جار هەبوو مناڵەکە دوای مناڵبوون مردووە لەبەرەوە چەند ڤیتامینێکی کە زۆر زۆر ڕووی لە سەرتاوەرگری و فۆلیک ئەسید بۆ سەقەتی مناڵەکە بۆ مێشکی مناڵەکە بۆ فەقەراتی مناڵەکە بۆ ئێسقانی مناڵەکە ئەوە زۆر گرنگە تەنانەت ئێمە دوو خانمانیش کە بە تەمای دووگیانین ئەڵێن ئەبێ 3 مانگ پێشتر
باشترە بیخۆی بۆ گرنگە دەستی سێمان ئەکا. پێشەوە بەکاری بێنن دکتۆر. ئێمە خۆمان لە خواردنمانە فۆلیک ئەسید کەمە. فۆلیک ئەسید مادەیەکە کە زۆر ضروریە بۆ سەقەتی مناڵ و بۆ فقرات و بۆ جۆری ئێسقان و مناڵی سەری زرە و سەری بچووکە ئەوە پەیوەندی بە جیناتیش تەنانەت لەگەڵ جیناتەکەشە پەیوەندی پێوەیە لەبەرەوەی گرنگە کە بیخۆین. ئێمە خۆمان لە خواردنمانە فۆلیک ئەسید کەمە، چۆن ئێمە ڤیتامین دی کە ئێستا بۆ باوێکی زۆر کە زۆر کەمە خۆشی ڤیتامین دی لە خۆرەوەیەت کەوا ڤیتامین دیمان زۆر باش ئێمە کەمتری میلەتین کە ڤیتامین دیمان کەمە ئێمە زیاتر پۆشتین ئەوە کێشەکە و هینە کەشمان هەتاوکەشمە زۆر تیژە بەس بۆ ئەو کەسانی کە بیانەوێ زیاتر خۆیان بخەنە بەرخۆر بەشتریا بیانیان بێ ئێواران بێ کە وەختی تشکی خۆرەکە زۆر گەرم نەبێت کەمتر زۆر پۆشتین لەبەرەوە ڕاستەوخۆ لە پێستەکە باشە کەمی ڤیتامین دی ئەگەر لە خانمانی دووگیانە هەبێت چ کاریگەریەک لەسەر تەندروستی کۆرپەکە دروستەکە دواتر زۆر دیار نییە بەس خانمەکە خۆی زۆر بێتاقەتە بێت کە زۆر بێتاقەتە کەمتر ئەخوا بێهێزە شەو خەوی نییە گیانی هەمووی ژانەکە ئەمە هەمووی ئەگەرە تۆ دوایی لەسەر کۆرپەکەی تەسیرەکە زۆر ڕاستە دەستە خۆش بکاتە دکتۆر جگە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو کات و ساتەکانی ترا چۆن خانمانی دووگیان بتوانن تەندروستی خۆیان پارێزن بۆ ئەوەی کە تواتر کۆرپێکی ساغ و سەلامەتیان بە پێویستیان بە چ جۆرێک لە بابەت هەیە پەیڕەویکەن لەو قۆناغەیە. ئێستا ئەوەی باشە لەم کاتەیە کە خانمان خۆیان زۆر ئەچنە سەر پێجەکان و زۆر بەدوای تەندروستیە و تەنانەت بەعزە حەبێک ڕم بێ بەسەر دکتۆرە تێپەڕێن پێڵن ئەو حەبەوای وتوانم کە خوێنیمە تۆڵێ ئەو زەرەری ئەبێ من دووگیانم لە دووگیانی یا لە سەرەتامێرەهین ئەو زۆر شتێکی باشە خوێندنەوەی خۆیان جا زۆربەی زۆرمان خانمان ئێستا هەموو خوێنەوارن و هینیان هەیە باشە بە دوایە بڕۆن خۆیان بزانن کە زانیان و پرسیار لە دکتۆرەکان کە بۆیان ئەنووسن لەبەرەوە ئەوە زۆر گرنگە ڤیتامینات و جۆریهین و بازە خانمێکی خۆی نەخۆشی هەیە لە پێشتریش وەکو شەکرە و زەخت و ئەوانە ئەوە بێ چاودێریکی زۆر وردابن ئەوانە پێویستە ماگانە سەردانی دکتۆری خۆیان بکەن و خواردن زۆر گرنگە جۆری خواردن لە سەرەتا زۆر گرنگە خواردنێک زۆر گرنگە لە سەرەتای قۆناغەکانی دووگیانیا بەکاربهێنرێت هەروە خواردنێکی شەیەکە خراپ بەکاربێت. ئێمە زۆرتر پێمە خۆشنێ ڤیتامین ئەی زۆر لە سەرەتای سێمانگی یەکەمە کە لە علمە ئەڵێت تەسیرکە سەرخانەکانی مشکی مناڵ لە چیا هەیە ڤیتامین ئەی زۆربەی ئێمە کەرێنێکی لە ماسیە زۆرە لە جگەر و ئەوانە زۆرە لە گێزەر و هین لە گێزەریشا زۆرە ئەو سیانە زیاتر پێڵێن مەیخۆ باجاری تەڵم ئەی خۆ من دوێنێ خواردم مەرج نییە پێناڵم کە خواردت زیانی خۆ شتێکی ژەهراوی نابی بەس باشتر کەمتری بخۆی یان نەیخۆی ئەو سێمانگی یەکەمە ئەنی بۆ خۆی باشە تەنانەت ئێمە ئەو خانمانی کە دووگیانە لە سەرەتا و ئاگیان لێ نییە و ئەو حەبانەی کە ڤیتامین ئەیتایە بۆ دەموچاو بەکارێن بۆ زیبکە و تەنانەتە تاکو مەڵحەمەکانیشی زۆر جار دکتۆری پێسەکە ئەڵێ ئەبێ مناڵەکەی لەبار ببرێ چونکە ئەوە 6 مانگ پێشتر نابی ئەو حەبەی خوارد دەبێت ئێمە مەجبورە بین مناڵەکەشی لەبار بەرین لەبەر ئەو حەبە. دکتۆرە باباسی بابەتیش کە بکەین کە پێویستە بە خانمانەوە قەڵەوی ئەو خانمانەی کە کێشێکی زۆریان هەیە و پرۆسی دووجانیان هەیە و بە پێچوانەکەشەوە هەندێک خانممان هەیە لاوازە زۆر زەعیفە لەوانەشە زۆر جار لە ڕووی تەندروستیەوە کەم خوێن بێ لاوازیکەی هەبێت ئەمانە دووجانە بن ئەم دوو جۆرە چۆن ئەبێ هۆشیاریکی تەواوەتیان هەبێ کە بتوانن بە باشی ئاگیان لە تەندروستی خۆیان بێ و بە تایبەتیش لە مانگە هەردوو کێر خراپە ئەنی بەس ئەوەی کە زیاتر خراپە قەڵەویەکەیە قەڵەوی یەکجار زۆر کێشێکی زۆر جوڵی خانمەکە زۆر کەمە بێ ئەوە بڵین نەڵین زەعیف جوڵی باشترە ڕۆشتینی و هیلاک نابێت و قەڵە و یعنی بارێکی زۆر قورسە بەسەرشانێەوە لە بەروی جوڵی خوێنی کەمترە بێ معڕەزم بۆ جەڵتەکانی قاچ و یا جەڵتەی سی و یان لە دوای ئەمەلیاتەیە لە دوای بوونی مناڵە کە تووشی پڵمۆنەری ئیمبۆلیزم ئەبن یا دیبیتی پێڵێن لە قاچە کوڕە خوێنێکە ئیگرێن دوای ئەو خانمانەی کە قەڵەوەن ئێمە زۆر لیان ئەترسین کە مەترسی زۆر لە زەخت و شەکریانە بێت مەترسیانە بێت کە لەگەڵ دووگیانە زەخت و شەکرە بگرن لەبەر ئێمە پیان ئەڵێ تکایە ئەوانەی کە زۆر قەڵەوەندا ئێمە لەزەر چاودێریکی وردان بنسبەت پزیشکەکانەوە و پێش ئەوەش ئەڵێن تۆ بتوانانی کێشتدا بگری اینجا دووگیان بی باشترە هەتاکو بە ولادێتی تەبیعیش هەر زەحمەتە بێ بۆ نیشتەگەری هەر زۆر زەحمەتە بێ چونکە ئەو هەموو چاوریەیە
ئەبێ بیبڕین ئێمە دوایی برینەکەی بەدرێتتر چاکە بێتەوە وەکو خانوێکی زائیف نییە کە چوری ژێرپێستی کەم بێ بۆ ئێمە هەتایانە عیلاجی و هەستانی و دوای عملیاتی زەحمەترە لە خانوێکی زائیف کە خانوی زۆر زائیف زۆر زائیفەکان کەیانی خۆیان بنیان یەکجار زائیفە ئەبێ بەهۆی ئەوەی کە تەنان سکیش نەکەن یعنی ئەوانەش بێ بچەند هۆیکی ڤیتامیناتون کە نەتوانێت دووگیان بێ کە دووگیانیش بوو ئێمە فەحسی بۆکەین خانم هەیە ڕاستە زائیفە بەس هەموو فەحسەکانی زۆر باشە و قەتیش پێناڵین بە قەڵەوبی چونکە هەموو خانمێک قەڵەوە بێ لە دووگیانیە بڵێن نەڵێن چونکە کێشی بەلایانی کەمونە بە 12 کیلۆ زیاکە لەوە بەشێکی هی مناڵەکە وەڵاشی مناڵەکە و ئاوی دەوری مناڵەکەیە بەشێکیشی ئەو کێشەیەکێتە سەر قەبارەی لەشی خۆی باسە ئێمە لە خانمان ئەڵێن ئەوەی کە نەختی خۆیان قەڵەون ئەڵێن تەنانەت ڕێجیمیشکەن لە کاتی بەس ڕێجیمەکە بێ لەژێر چاودی دکتۆرا بێ بەچی شێوازی ڕێجیم کات یعنی مەرجنیە ئەو دانیشێ بە قاپی گەورە برنج خوا ئەتوان بە شتێکی تر تعویزی کە بە سەوزەیە میوەیە گۆشتە شیرەمەنیە دوورکەوێتەوە لە هەموو بابەتی چەوری لە سورۆکراوە لە هەموو کاربۆهایدرات و شیرەمەنی و شتی شیرین و ئەو شتانە دوورکەوێتەوە هەم زەئیفیشە بێ بۆ خۆشی بۆم کۆرپەلەکەشی باشتر باشە کاتە دکتۆر ئاسایە لە قۆناغی دووگیانە بۆ ئەو خانمە لە بری ئەوەی 9 بۆ 12 کیلۆ زیاب کات چەند کیلۆیەک کەم کات لەو قۆناغەیە ئێمە هیچ لەگەڵ ئەوەشیان کە ڕێجی بین بە ئەو خانمانەی کە زۆر قەڵەون تەنانەت خواردنەکانی بۆ چاکەکەین و تەندروستی شەبن و هیچ کێشیشیان نەبێت باشە باسمان لەو خواردنانە کرد کە خراپە لەو چەند مانگی سەرەتای قۆناغی دووگیانە زۆر بەکاربێنرێت و بخورێت پێمان بڵێ خواردن و خواردنەوەیەکەیە کە زۆر بەسوود بێ بۆ تەندروستی دایک و کۆرپەکە هەموو خواردنەکانی کە کالیسیۆمی تایە هەموو ڤیتامینەکان هەموو سەوزەکان هەموو شتەکانی شیرەمەنی ترماسە پەنیرە شیرە خانمانی ئێمە کەسیان حەزیان لە شیر نییە یعنی ئەوەی کە پێی ئەڵێن شیر خۆ یەکسەر نەکە مەرجێ تۆ شیرەکە بە سپی بخۆی ڕەنبێ حەزە لێ نەبێ ئەتوانین تێکەڵاوێکی تێکەڵاوێکی لەگەڵ میوە تێکەڵاوێکی لەگەڵ کاکاو لەگەڵ شتێکە کە بتوانی بیخۆیتەوە بەڕاستی شیر گرنگە ئێستا لە هەموو سەدێریەکانە شیری خانمان هەیە چۆن شیری قوتوی مناڵ هەیە هیدایکیش هەیە ئەو زۆر کانزاکانی زۆر باشە زۆر شتی تایە کاتە ئەوانە گرنگە بەکاری بێنن ئەگەر نتوانێت بیخواشی هەموو شیرەکە توانێت بەس کالیسیۆمی باش بێت شتەکانی کۆنتترۆل بێ چەند عیلاجێکی ئینی ئێمە زۆر جار ئەبینین ئاسن زۆر گرنگە چکە ئەو خانمە ڕاستە مناڵەکە ئەسنی لێ وەرەگرێ مناڵەکە کالیسیۆمی لێ وەرەگرێ ئەگەر لە خۆی زیابێ بەس دوایی مناڵ بوون ئەوانە هەووی کەمەکە لە دایک لە مەخزانەکانی دایکە کەمە بێت لەبەرەبێت تعویزکرێتەوە زۆر باشە دکتۆرە بەپێی توێژینەوە تازەکان نەکەر بۆ خانمی دووچیان کامە تۆزی هەستیاریە لە جیهانە زیاتر کا لە سەرۆکانەڵێ توانین لە زۆربەی کاتا خۆت پزیشکی خۆت بیت یەکێ لەو ڕێگانەی کە زۆر جەختی لێکەنەوە وەرزشکردن و جوڵانە لە لای خۆمان دیاردەیەکەیە جیاواز لە خانمان کە لە وڵاتە پێشکەوتەکانن کەیتر پزیشکە بەڕێزەکە پێڵێ کە تۆ دووچانی ترەم خانمە شێوازی ژیانیە گۆڕێ ئیتر بەڕاستی دوورەکەوێتەوە لە ئیشوکە دوورەکەوێتەوە لە جوڵە بەردەوام داهانیشێ ئەمە لەوانەیە کۆمەڵە گرفتی بۆ دروستکە باسی خواردنمان کرد وەرزشکردن و ئەو شێوازە وەرزشکردنی پێگومان بەپی ڕێنمایی کە پزیشک پێڵێ یاخۆ کەسانی پسپۆرم پێڵێ تا چەند گرنگە بۆ خانمە کە دووری خاتۆ لە کۆمەڵە گرفت و نەخۆشی جوڵە زۆر گرنگە بە هەموو قۆناغەکانی دووگیانی باشە لە سەمانیەکە ئێمە خۆمان ئەڵێن ینی ئیشێکی قرس باشنی بۆ خانمەکە مناڵەکە کۆرپەلەکە هێشتا بچووکە هەتا توانە ڕەحمی دایکی بگرێ ئەڵێن لەو کاتەیە ئاگات لە خۆت بێ شتی قرس هەڵمەگرە زۆر بە پێمەڕۆ ڕامەکە بە پلیکانە بەسەری ئیسەرمەکە وەرەوە خوارێ مەرجنیە زۆر سواری سیار و سەفەر بکەی لە سێمانگی یەکەمە لە قۆناغەکانی تر هیچی عیبی نییە ئەتوانێت جوڵە بکە تەنانەت ئێمە وەرزشی بۆ دائەنین ئێستا لە سلێمانی لە هەموو لە کوردستانە هەمووی وەرزشی تایبەت هەیە بۆ خانمانی دووگیان بۆ هەموو مەرحەلەکانی دیارێکی بە شێوازی خۆی بۆ خانمی ئەوی شەکری هەیە بۆ خانمی ئەوی دووگیانەکەی دوانەیە ئەوانە هەر کەسە وەرزشی تایبەتی خۆی هەیە ئێمە وەرەقیان ئەین و ئەنێرین بۆ دکتۆری پسپۆرەکانی وەرزش کە بتوانێت لەگەڵیانە بەس جوڵە زۆر گرنگە تەنانەت کە ئێواران ئەچتە دەرەوە بۆ پیاسێکی کەمیش بێ بۆناو هەموو باخ و باخاتێک و ئێمە هەمانە ئەو هەوا پاکی کە وەرەگرێ و ئۆکسیجینە پاکی کە وەرەگرێ سیەکانی دایکی جوڵەی خوێنی ئەو خوێنی کە باشترە چێ بۆ
دایکەکە لەبەرەوە ئەوە زۆر گرنگە چەندە سوودی بۆ خۆی هێوەنش بۆ کۆرپەکەی باش دکتۆر ساچان ئەمە کاریگەریە بێ لەسەرەوەی کە ئەو خانمە بتوانێت بە شێوازی سروشتی مناڵەکەشی لەدایک بێ ئەگەر بێت و لەو کاتانەیە بۆ نمونە زۆر بەڕێ بکا وەرزش بکە ئەمانە تا چەند ڕۆڵی هەیە ئەنی بازجاریم بۆ لا من ئەوەن هێشتا جارێ لە قۆناغی 6 مانگی و 7 مانگیەیە ینی هێزێکی زۆر بەکارەهێنێ بە من ئەوە بکەم وا بکەم بۆی بمبێ بە سروشتی ئەوە وەختی خۆی هەیە خانمەکە کاچێتە نزیکی لە 8 مانگی 9 مانگی ئەبێ ئەو دکتۆری خۆی فەحسی ئەکا ئەڵێ تۆ بێ ئامادەبی بۆ سروشتی جا وەختە ڕێمایی ئەیاتێ کە لە ڕژێکە چەند ئەتوانێ بڕوات و چەند بڕوا باشترە و چۆن بڕوا و چی بخوال و کاتانە وەرزشەکەی چۆن بێت تەنانەت ئیسە وەرزش هەیە کە یاریدە دەرە بۆ ئەوەی کە بە سروشتی بیبێ هەتا پیشانیشی ئێن شێوازی سروشتێکە و ئەو چۆنیش خۆی ئامادەکە بۆ سروشتی لەو ڕێگەیانەوە ئەو زۆر گرنگە زۆر باشە دکتۆر کەمە قسە لەسەر لایانی دەرونیش بکەین ئەو خانمانی کە لە قۆناغی دووگیانیە لایانی دەرونیان نەئارامە تووشی کێشەیە بوون خوانەخواستە کەسێکی ئازیزیان لەدەستیاوە خەم و خەفەتێکی زۆر لە دڵ و دەرونیانە هەیە دواتر کە مناڵەکەی لەدایکە بێ زۆر کات پێوتێ ئەوە چونکە لە قۆناغی دووگیانیە تۆ دەرونت ئارام نەبووە خەم و خەفەتت زۆر خواردووە بۆیە نەشونمای مناڵەکە بەو شێوازەیە خودت بۆیە زۆر کات کێشی زۆر نییە ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوە کاریگەری زۆر هەیە یعنی تەنانەت کلەوەی کە بە ئیزانین و هەمووش کە هەموو تەنانەت مۆسیقایەکیش کە گوێت لێ ئەبێ لە وەختی دووگیانیە کاریگەری لەسەر مناڵەکە هەیە ئەو شێوە میوزیکەی هادئە هەستەکەی مناڵەکەت هادئە هەیە لەسەر موزیکی زۆر هین ئەڕوا ئەوانە هەمووی کاریگەری هەیە خەم و خەفەت زۆر کاریگەری هەیە تەسی لەسەر ئەدرینالین و کۆرتیزۆن و ئەو مەسەلانە ئەکە خەم و خەفەتەکە گرنگە ینی ئەبێ وەکو هەموو ئەنی لاو کۆمەڵاو لە ناو کەس و کاریە تایبەتە ئەبێ ئەگەیان لەو دووگیانە بێ لە دووگیانە زۆر کەسە تووشی خەمۆکی ئەبێ هەیە خەمۆکێکی زۆر زەرە تەنانەتە دوای ناڵبوونی شەر خەمۆکیەکە ئێمێنێتەوە خەمۆکی لە سەرەتایە بێزارە یان سوتفە ئەو دووگیانی نویستۆ و توش بووە باری کۆمەڵایەتی و ماڵ و پارە و لەم زەمانە و مەسرەفینەوانە هەمووی کاریگەرە لەبەرەوە هاوسەرەکەی یەکەم کەسێکە بتوانێت لەم سێمانی یەکەمە زۆر ئاگای لێبێ زۆر جار ئەو خەمۆکی و بێتاقەتی ئەوە بە بەهۆی کەوەی کەنان نەخۆ زۆر باشە دکتۆرەیەکی تر لەو بابەتانەی کە زۆر گرنگە زۆر جاریش ئەمە بەتی کراوەی تر لە کەس و کاری خۆمانابێ و لە خەڵکی کەیابێ ئەو خانمەی کە ئەو ماوەی کە خۆی ئامادەکە بۆ پرۆسی دووجانی دوجار کۆرپەکەی لەدایکە بێ لە دوای کۆرپەکە کۆمەڵە گرفتی بۆ دروستە بێ ئەو گرفتی پشتێشەیە یاخو کۆمەڵە گرفتی قاچێشەیە یاخو چەند گرفتێکی کەی بۆ دروستکە لە بەرەوەی کە بەڕێز ئاماژە و پێ کێشی زیابێ بەهۆی کۆرپەکەی و لەوانەی قورسایی لەسەر ماسوولکەکانی دروستکە تا چەند گرنگە لەو ماوەیە ئەم خانمە شێوازە تەندروستە سەرەتایەکان بگرێتە بەر هەر لە بەکارهێنانی پێڵاو و جلوبەرگ و ئەو شێوازانەی کە پێویستە ڕۆژانە ئەنجامی با ئێوە تۆ چۆن ڕۆنماییانێنێ چکە زۆر جار خانمەیە بەڕاستی کۆمەڵی پێڵاو بەکارێنانێ نەسوودی بۆ خۆی بێ بۆ مناڵەکەشی نەبێ بۆ کۆرپەکەی ئێوە چۆن ڕێنماییانێنێ ئێمە زۆر لەگەڵ خانمانە سێمانگی یەکەم ناڵم هێشتا خانمەکە سووکە ینی لەشی زۆر قورس نەبووە کێشی زیای نەکردووە پێی ئەڵێن بەس من هەموو خانمێ لە سەرەتای دووگیانە بزانم پێڵاوی بەرزی لە پێڵە پێڵمە بیکەی بە فلات زۆر نزمیکەی چکەوە خۆی مناڵەکەی کێشێکی گەورەی لەسەر دایکەکە لەسەر پشتی ڕاست ئەمیش بەرزی ئەکاتەوە زیاتر پشتەکەی عزەتی ئەەکە ئەو مەسولکانە عزەتیەکە بۆ بەعزە خانمێکی خۆی ئینزلاقی فەقەرات هەیە کێشێکی فەقەراتی پشتی هەیە لەبەرەوە ئەبێ نعلی فلات بێ ئەوەی ناتوانێت یەک نەخت لە فلاتیش بەرزتر بە هیچ کێشە نییە ئەبێ بێژ بێ زۆر مریح بێت قاچی نەگوشێت چون ئێمە خانمەکە و کۆزانانی بێژگەلەکە ئەو قرسایی کە هەیەی و زەختێکی زۆر لەسەر فەقەراتێتی کالیسیۆمی کەمە ناڵە ملەتی ئێمە شیر ناخۆنیانی هەموو خانمان حەزیان لێ نییە زۆر حەزیان لە شیر نییە بازێکی هێڵە من هەر ئەوەی سپی بە نایخۆم لە شیری منیش زۆر گرنگە کالیسیۆمی کەمە ملەتی ئێمە کالیسیۆمی کەمە لەبێری زۆر کێشەی دانیشمان هەیە لەبەرەوە ئەگەر ئێستا کالیسیۆمەکەی چاک نەکە هەم دانی خۆی لە دووگیانیە زۆر خراپە بێ کە مناڵەکەشی ئەبێ لە دایک ئێسقان و دانی زۆر خراپە بێ زۆر ناڵ ئەبینین کالیسیۆمی زۆر کەمە تووشی ئێسکەنەرمە ئەبێت تەنانەت شێوازی قاچیشی زۆر تێکەچێ بۆ گەورەی ئەو شێوازەی کە گردی ئەو مناڵە بە حیاتی و قاچی چاک نابێتەوە لەبەرەوە هەر لە سەرەتای دووگیانیەوە دایکەکە بێ خۆی ئامادەکە بۆ مناڵێکی تەندروست بۆی کە ئەو مناڵەی بوو
خۆی تووشی کێشە نەبێت زۆر لەگەڵ باشە ماڵەکە. دکتۆر بێگومان هەموو دایکێک لە قۆناغی دووگیانەیە حەز بەوە کات زوو سەردانی پزیشکەکەی کات بۆ ئەوەی کە دڵنیا بێتەوە لە تەندروستی کۆرپەکەی جا زۆر حەز بەوەکەین ئێمە خانمان زوو سۆنەر بکەین لە کاتێکاکە دووگیانین زۆر سۆنەرکردن هیچ زیانێکی هەیە یاخود چەند مانگ جارێک گرنگە خانمی دووگیان سەردانی پزیشکە تایبەتەکەی خۆی بکات. لە سەرەتای دووگیانی ئەوەی کە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە خانمێکەیە ئەڵێ من هەستەکەم کە دووگیانم فەحسی خوێنم کردو دووگیانم یەکەم 4 هەفتەی یەکەم زۆر گرنگە بۆ ئێمە بزانین ئەو دووگیانێ لە ناو ڕەحمیەتی یا لە دەرەوەی ڕەحمێتی ئەوە زۆر زۆر گرنگە یا دەڵێ نا دکتۆرە ناوتوانە خراپە سۆنەر لە سەرەتا بیکەی چونکە زۆر جار ئێمە لێمان ئەگەر نێت و لێمان ون بێت لە دەرەوەی ڕەحمێتی یەتە لامان کەوتۆتە سەر خوێن بۆ ڕێکانی تەقیوە دایکەکە ژیانەکەوێتەمە ترسیەوە لەبرەکەمە لە سەرەتا بزانم خانمێکی خوێنی فەسی خوێنەکەی زۆر باشە ئەزانم کە دووگیانە لە سۆنەریشە سێریەکەین ئەم دووگیانەکە لە ناو ڕەحمیانە لە 4 هەفتە دەرەکەوێت کیسی مناڵەکە دەرەکەوێت بچووکە ئەگەر نەبێت ئەبێ لە شوێنێکی تر بێ لەو کاتە ینی پێ ئەڵم هەفتەی جارێکە ببیتەوە 3 ڕۆژ جارێکە ببیتەوە ئەبێ بزانین چون ئەو خانوانی کە لە دەرەوەی ڕەحمی دروستی بێ و هێشتا کۆرپەرەکەی زۆر بچووکە دووگیانی ئێمە ئەتوانی بە دەرزی نێڵین بتەقێ و لە شوێنی خۆی مناڵەکە وشک بکەینەوە بەس کە گەشتە 6 هەفتە و 7 هەفتە ئیتر بۆڕی ڕەحمی ژن کەمە مناڵێکی تیاب خوڵقێ ئیترە تەقێ کە تەقێ بە نەزیفی داخلی ئەوە مەترسی زۆر لەسەر دایکەکە و ژیانی دایکەکەی. دکتۆر ئەگەر خانمێک لە قۆناغی دووگیانە بەر هۆکارێک بێت لە سەرەتاکانی قۆناغی دووگیانە بۆ نمونە مناڵەکەی لەبارچێت ڕەنگە زۆر کاترسێکی زۆر لە دڵ و دەرونیا دروست بێ بڵە پیانوتم ئیتر جارێکتر بۆ نمونە ڕەنگە مناڵت نەبێ بە شێوازێکی تەندروست سکێکی تر بکەیتەوە ڕەنگە زەحمەتتر بێ وەکو سکیەکە من نەبێ ئەمانە تا چەند ڕاستن وایە بەس بە وڵامی ئەو هێنەت بەمەوە کە سۆنەر تا چەند سۆنەر لە سەرتاوتمان گرنگە سۆنەری بێ دکتۆرەکە بۆی دیاریکە مەرجنیە لە 3 مانگی یەکەمە یەکەم جار بزانین مناڵەکە لە ناو ڕەحمی دایکەتی دووهەم بزانین دڵی لێ ئەیە هیچ مەترسیەکی هەیە لە 3 مانگیە لە 3 مانگی بڵێن لە 13 هەفتە و 14 و 15 و 16 هەفتەی دووگیانی ئەو زۆر گرنگە باسە جارە بۆمان دەرەکەوێت کە نەخۆشی داون سندرۆم ئەتوانین فکرێکی لێ وەرگرین لە قەبارەی ملی مناڵەکە کە چەنە دکتۆری سۆنەر خوانی ئیشی خۆیان لە زیاترە زانن چۆنە سۆنەری ئاسایی دەرەکە سۆنەری ئاسایی ئەوانە دەرەکەوێت ئەلێتە چواردە دەوری مناڵەکە ئاوی مناڵەکە ئەوەیان ینی کەمتر خانمیە لە ناوەڕاستە لە 5 بۆ 7 ئەوی شەر بۆ جوڵی مناڵەکە لەو وەختە ئێمە سۆنەری ملەوەنەکەین سۆنەری ئەتیادی کێشەیە بەس کە ئێستا هینێک هەیە بۆ سۆنەری ملەوەن کە پێڵێن دۆپلەر ئەلتراساوند ئەڵێ باشتر کەمتر بیکەی ینی لە هەموو ینی ئەو دووگیانێتە 3 جار کردبێتت بەسە ئەش بەڕێنبایی دکتۆر مەرجنیە ینی خانمیت 2 هەفتە جارێ 3 هەفتە جارێ بابزانم دەموچای مناڵەکەم نەدی ئێمە بزانم سەر چاوی چی لێ هاتووە ینی ئەوە ئێمە علم ڕاستە ئەڵێ ئەلتراساوند خەتەر نییە بەس مەرجیش نیێت و هەموو کاتێک لەژێر ئەو جیهازاری لە هەموویە بۆ خانمی تەندروستی کە هیچ کێشەی نەبێ 3 جار 4 جار بیکە بەسێتی لە بارچوونەکە لە بارچوون خۆی هەیە لە هەموو خانمێک کە دووگیانە بێ احتیمالی لە بارچوون هەیە با بڵێن لە 3 بۆ 6 احتیمالی لە بارچوون هەیە دوای تەمەن دەورە بینە خانمی کە تەمەنی گەنجە باشترە خانمێکە کەوتە 35 ساڵ و لە دوای 39 ساڵەوانێ لە چلەکانە احتیمالی کە لە بارچوونی حملەکەی زیاتر کاتە 150 بۆ خانمانە لەبەر خانمێکە لە من 42 ساڵە 33 ساڵە 45 ساڵە لەبارم چوو خۆ مسکم کرد بۆ لەبارم چوو ئەوە ئەبێ بەخۆی هۆی ئەوانە زیاتری جیناتە و لەو تەمەنا و مناڵی سەقە زیاتر دروستە بێت بۆ خانمانی کە مناڵێکی لەبارە چێ ئێمە کە مناڵی لەبارە چێت ئێستا خۆی لە هەموو دەرەوە و لە علمیشە ئەڵێ 3 مناڵ لە سەرێک لەبار بشێ ئەنجا بە دوای شتەکە بگەڕی ئێمە لە یەکەمەوەیت لەبارەیەکیان لە سکیان مردووە ئەبێ بزانین لە چ قۆناغێکان مردووە چەند هەفتە بووە هەموو فەسەکانی بۆکەین بۆ دووەم ئامادەیەکەین ئەگەر دوو هەمیشە لەباری بچێت و لە سکیا بمرێ بۆ 3 ئامادەیەکەین ئەگەر لە 3 لە سکیا بمرێ بێ ئەو مناڵە بنێرێ بۆ مناڵەکە پارچەی مناڵەکە بنێرە بۆ فەحسی کرۆمۆسۆمات بزانین ئەمە هیچ جیناتێک هەیە بازە جارێ خزمی ژنین بەس بازە نەخۆشیێکی جیناتە و وراسی کرۆمۆسۆماتیان تەواو نیە
وای لێکا کە هەموو مناڵێکی لەسکیا بمرێ بۆیە مەرجنێکی کە مناڵی لەبەر چوو هەموو جارە مناڵی لەبەر بچێ. زۆر باشە دەست خۆش دکتۆر منیشم پرسیاری ئەوش کەم ئێمە بە درێژای گفتووەکانمان هەموو ڕێنمایەکان بۆ خانمەکە خۆی بووە چۆن ڕێنمای پزیشکەکان نزیکترین کەسی و خانمە لەوانەیە هاوسەرەکەی بێت ئەوە تا چەند ئێستا لە وڵاتە پێشکەوتەکان پزیشکەکە کە خانمەکە بان کابێ هاوسەرەکەشی لەگەڵا بێ بۆ چونکە لە بەرەوەی زۆر کات ئەم خانمە زۆرینەی کاتەکان لە ماڵەوە لەگەڵ هاوسەرەکەیەتی هاوسەرەکە لەوانێ ئاگای لە کاتی حەپەکان و دەرمانەکانی بێ ئاگای لەوە بێگەرباری دەرونی تێکچی ئەم هاوکاری بێت ئەگەر منداڵێکی تر هەبێ لە ژیانیانە ئەم هاوکاری بێ بۆی کارکەکانی کەمتر کاتەوە ئێوەکو پزیشکان چۆن ڕێنمای ئێن بە هاوسەرەکان تاوەکو بتوانن هاوکاری خێزانەکانیان بن ئێمە کەین ئەو خانمەیە بۆ لامان هاوسەرەکەی لەگەڵێتی من لەوانە کە زۆر زۆرم پێ خۆشە وەکو خۆم کە هەردووکیان بەیەکەوە ببینم نەک بۆ دووگیانی بۆ هەموو باری ژیانی ئەو نەخۆشە بۆ هەموو نەخۆشیێکی بۆ هەموو کەیەتە لای من خۆم ئەگەداری دکتۆری تر نیم بەس من خۆم هەردووکیان بەیەکەوە دائنێم بەعزە جارێ و خانمە ئەبین لە ژووری فاسەکە لەو دی و چەند خەمێکی هەیە بۆ منی باسەگەڵە توخوا بە مێردەکەم بڵێ بەو شێوەیە بەعزە شتێکی بە شێوازێک باش نییە لەگەڵە یا بەری دەرونی ڕناگریان چەند کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە من پێڵێمە بەس بە شێوازێکی تر کە چەند تەسیری لە ژنەکەی کردووە خۆ بۆ دووگیانی هەر زۆر 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 گرنگە ئەبێ ئەوە باوکی مناڵەکەیە دوای کە ئەو ژنە بەو هەموو هیلاکی ڕۆشتووە ئەو بارە قورسی هەڵگردووە ئەو وەز ئەخراپەی احتمالە زۆر دایکەیە لەسەر ماڵەکەشی ئەنی گیانی خۆشی لەدەستاوە بەس ماڵەکە بەناوی ئەو پیاوە ئەنووسێ بەناوی ئەو باوکە ئەنووسێ وایە لەبەرەوە ئەو زۆر 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 گرنگە کە لەگەڵی بێ لە یەکەم کاتی کە ئەزانێ دووگیانە هەتاکو مناڵبوونیش ئێمە پێمان خۆشە بەس بۆ ژووری نیشتەگەری پێمان خۆش نییە لەبەر باری پاک و تەمیزی بەس زۆر زۆرمان پێ خۆشە لە وەختی مناڵبوونی سروشتیە ئەو باوکە لەگەڵی بێ اینجا باوکە کە ئەزانێ کە ئەو دایکە چەند معاناتی ئەبێ چۆن ئەو مناڵی ئەبێت ئەبینی ئەو هیلاکی کە لە سەرێتی ینی ئەو دایکە لە بە چه مەرحەلەیە کە ئەڕۆ باوکەکە سی پێ ئەکات ئەو زۆر زۆر گرنگە لە لای من کە باوکەکە ئامادە بێ لەگەڵیە زۆر باشە دەستە خۆش بێت دکتۆر ئامانجبێکمان ڤایرۆسی کۆرۆنا بڵاوە لە ئێستاە ئەگەر خانمێکی دووگیان لە قۆناغی دووگیانێت تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێ ڕەنگە ترس و دڵاڕاوکیەکی زۆر زۆر لە دڵ و دەرونیا دروست بێ ئەڵە من هەر خۆم پاراز بۆی توش نەبم ئەو ئاخیرەکەی توش بووم ڕەنگە کۆرپەکەم بۆ نە دواتر گرفتی بۆ دروست بێت پێم خۆشە لەم چەند خولەکەی کە ماومانەکەمێ قسە لەسەر ئەم بابەتەش بکەین توشبوونی خانمی دووگیان بە ڤایرۆسی کۆرۆنا چ مەترسیەک دروست دەکات دواتر مەترسی بۆ ئێمەش دروستەکانی ئێمە زۆر ئەترسی لەسەر ئەو خانمە یعنی من با بڵێم ڕۆژانە نییە خانمی کۆرۆنا نەبینم لە عیادەکەی خۆمە و مەجبوریشین بەس ئەو خانمانە کێنەڵە وڵی نادکتۆرە مەترسە کۆرۆنا نییە من بەس قورگم ژانەکە ئەڵێم تۆ بڵێ کۆرۆنامە بڵێ احتیمال لە کۆرۆنام بێ دکتۆرە چۆن خۆم بپارێزم منش حەزەکەم کۆرۆنات نەبێ هیچ مەترسیەک نابێ ئەگەر تۆ بێ بڵێ من وەز ئەم وایە و ئەکۆکم باجار ئیشار نەوانێ ئەو زۆر زۆر خەتەرە تۆ مشکلەکە تا ئێستا کۆرۆنا بە تەواوەتی دەرنەکەوتو کە تەسیرێکی هینی هەبەیە بچێ بۆ مناڵەکە کە لەسکی دایکیا هەیە بەس بەم ماوانەی ئەخیر شەشمانگی ئەخیر بۆ بەهۆی ئەوەی کە مناڵەکە لەسکی دایکیا بمرێ یان ئەو خانمە پێش وەختی خۆی مناڵەکەی ببێ بەهۆی کۆرۆناوە ئەوش چییە باری جوڵانی خوێنی ئەو تابەرزی کە ئەیگرێ ئەو کۆکە زۆری کە ئەو دایکە ئەیگرێ ئەو بێتاقەتی ئەو نانە خواردنی ئەوانە هەمووی لە کۆرۆنا هەیە لەبەرەوانە تەسیرەکەتە سەر مناڵەکە لەبەرە من دائما پیانم تکایان لێ ئەەکەم کێت ئەڵێ دکتۆرە وەرزیە منە قورگم من یەکسا حسابی کۆرۆنای بۆکەم وەکۆڵە ئەذەروایز بزانین خۆیت یاخۆنیە من ڤیتامیناتی ئێمە ئەو شتانی ئێمێ کە ئەم هینەی نەمێنێت کۆکەی کەم بێتەوانێ مەرجێ مدانیشم ئەنتیڤایرەڵی بێمێ کە بۆ کۆرۆنا بەکارێت ئەو شتانی نینە بەس پێڵم تۆ حسابکە کۆرۆنای خۆ دوورخەرەوە وا بکە بڕۆ هەوایەکی ساف وەرگرە ئەو بخاروشتە بکە تاکت بێنەرە خوارێ ئەگەر کۆرۆناش نەبووە باشترەوە تۆ عیلاجی خۆتە وەرگرتووە زۆر باشە دەست خۆش وەکو دوای پرسیار بە کورتیە بینی لەم چەند ڕۆژی ڕابردووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژەیان بە ئامارێکی زۆرە لە مناڵبوون ینی مناڵێکی زۆر لە دایک بووە پێم خۆش بوو بەڕێستان لەوانەیە لە نزیک و ئاگادار بن تەندروستی هەمویان باش بوو و هەمووشیان بە سەلامەتی هاتوونەتە ژیانەوە هەمویان زۆر زۆر باش بوو مێشار خۆم چۆ خۆشم میسە لە حکومی بڵێم خۆم تەقاوتم خانەنشینم بەس بەردەوام ئاگام لە هەیە برادەرەکانی خۆم هەمووشیان تەندروستن ئەوانەی کە لای ئێمەش کە بوون لە دایک زۆریان تەندروستن و
و دووشمان زۆرە و سێشم هەیە چۆن بە بواری بلووریشم زیاتر یعنی زۆر خانمانم هەیە یعنی ئیستا هەر لەم ماوەی لە مانگی یەکەوە هەتا بچینە مانگی نۆ هەر لە لای خۆم یەکدینە مناڵمان هەیە چوارم زۆرە پێشم خۆش نەبوو دوو نەخۆشم چوارەیە چوار نەخۆشم سیانەیە دووشمان زۆرە ینی ئەوانە شێ کە دەبڵی لە کاتێکا بۆ نمونە یان سەردانی تۆکەم بۆی کە بە خاوەنی مناڵێک تا چەند حەزبەوەکەن دوانیان هەبێ یا خۆسییانیان هەبێ بێ ئەوە هەر بە سروشتیە دەڵێ دوانە من نازم ئەمەیان لکەوە هێناوە دوتۆرە هاتووم دوانە بێ و کوڕکچێکیش بێ وتم شتێک نییە بە دروستیکە لەسەر کەتەلۆکەڵێ بژێر من تەنات لە بلووریشە من مەرج نییە بازە خانمێکە مەسن دوی بۆ ئەگەڕێنمەوانە یەکێکێ بێ چواری بۆ گەڕێنەوە یەکێکی بۆ بێ بەس ینی هەش بووە مەسن سێم گەڕان تو هەرسێکی بووە هەبوو دوم گەڕان تۆ لە ژوور و خۆی دەبڵی کردبوو بە چوار ینی ئێمە حەزمان لە دوانە نییە حەزمان لە سیانە نییە حەزمان هەر لە چوار نییە چوە هەمووی زەختە لەسەر خانمەکە لەسەر دکتۆرەکەشی یەکێکی تەندروستی باش ئەگە دووش بوو دوو مناڵژ زۆر بێژێت چاودێریە بێت و زۆشتی بۆ بکەین مەترسی خانمان کە دوانوسیانیان ئەوێت ئەوەی کە پێش وەختی خۆی بێ لە دایک مناڵێک پێش وەختی خۆی بۆ لە دایک بخێتە ناو شوشەوە خود دەجوانێ چاودێری چڕی بۆ بکرێ زۆر احتمال ئۆکسسیجینی بۆ نەچێ ئەو مناڵە ئاخری مناڵێکی سەقەت دەرچێت و لەبەرەوە بۆچی ئەو خانمە با یەکێک مناڵی تەندروستی ببێ نەک بە جارێک بێوێ سیانی ببێ و تر تەواو ئەوە لە بادوانە ببێ و نەجاتم بێ زۆر جار پیان دەڵمیانی مناڵبوون نەجات نییە ینی بۆ نەجاتی بێ تۆ هەمبەی خۆشیێک لە هەموو مناڵێک ببینی مناڵەکە دوایە ئەبێ بە خێوی کەی بزانی کەی پێ ئەگریە کەی گاگۆڵ کێیەکە چۆن نانەخوا چۆن یەکەم قسە ئەکا ینی ئەمە کورسی و شتێک مێزێک نییە من لە ماڵەکە داینێن بڵم تر تەواو مناڵ خۆشیە ئەبێ و خانمە خۆشی لە مناڵە ببینێ تەنانەت لە هەتا خۆشیەکەش کە لەسکی خۆی ئەجوڵێ ئەو خۆشترین شتە لە بۆ دایک کە ئەجوڵە لەسکیە ئەبێ چێژێک لەو شتانە ببینێت اینجا مناڵی شەریەت ئەگەر تەمەنی گەنج بێ بێڵێ بەلانی کەمەوە ئەگەر حەزکە سێ یای زۆری ببێ سێ بۆ چوار مناڵی ببێ سێ چوار مناڵی تەندروست هیچ عیبی نییە زۆر باشە دەست خۆش بێت